کاریگەریەکانی نەخۆشی کۆڕۆنا لەسەر کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و نەهاتنی گەشتیار لە دەرەوەی هەرێم بۆ شوێنە گەشتیاریەکانی دەڤەری سۆران و ڕەواندز و باڵەکایەتی وای کردووە کە شوێنە گەشتیاریەکان بەچۆڵی بمێننەوە. هاوینە هەواری بێخاڵێکێکە لەو هاوینە هەوارانەی کەوا ساڵانە لە مەوسیمی گەشت و گوزاردا وتە لە مەوسیمی هاویندا زۆرترین ڕێژەی گەشتیار ڕووی تێدەکات. ئەتوانم بڵێن گەشتیار لە شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە عێراق و لە ئێران و لە وڵاتانی ئێران و تورکیا و ئەوانە پەرچێشی ناو هەرێمی کوردستان دەکات بەهۆی ئەو شوهرەت و ئەو تەبیعەتە جوانەی کە هەیەی بەهۆی ئەو تەبیعەتە جوانەی کە لە هاوین هەواری بێخاڵ هەیە گەشتیارێکی زۆر ڕوو لێرە دەکات. بەڵام بەداخەوە ئەو ساڵ بەهۆی ئەو ڤایرۆسی نەگریسی کۆڕۆنایە کە بە هەموو جیهاندا تەشەنەی کردووە ئەتوانین بڵێن ڕێژەی گەشتیار بەرامبەر بە ساڵانی ڕابردوو سەتایەکە. ئەوەش کاریگەریەکی ئابووری زۆر خراپی کردوتە سەر شوێنە گەشتیاریەکان. خراپی باری ئابووری و قەدەغەی هاتوچۆی نێوان پارێزگاکان وای کردووە گەشتیارانی ناوەخۆ بە مەبەستی گەشتکردن ڕوو لە شوێنە گەشتیاریەکانی دەڤەرەکە نەکەن. لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا شوێنە گەشتیاریەکان وەکو ساڵانی پێشتر نەماون. عەرەبەکان و خەڵکی ناوخۆی کوردستان ئێستا ڕوو لە شوێنە گەشتیاریەکان ناکەن لەبەر باری ئابووری و ڤایرۆسی کۆڕۆنا. کارتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەهۆی کۆڕۆنا بە شێوەیەکی بەرچاو پاشەکشەی کردووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو. فەرهاد محەممەد، گەلی کوردستان، سۆران.